بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی سکرا سڵاتان پێشکەش مینا بەهروزیم لەگەڵ هاوکارم نگار نادری بە بەرنامەیەکی دیکە لە ئەوڕۆ میوانی ماڵەکانتانین. هەر وەک دەزانین ئەو ڕۆژانە جمهوری ئیسلامی هێرشێکی زۆری کردوتە سەر جامعەی سیاسی و فعالینی لە ئێراندا و دەستی کردو بە ئێعدامهایەکی بەربڵاو و خەریکە گیانی خەڵک دەگرێت بە ئەنواعی مختلف و بە ئیتهاماتێکی درۆ و زۆرەملانە. دەو ڕابطەیەدا حیزبی کۆمونیستی کارگەری و حیزبی کۆمونیستی ئێران ئیتلایەکیان داوە بۆ مەحکومکردنی ئەمەلی شەنیعی ئێعدام. جا هەر بۆیە بۆ بۆنەوە لە یەکێک لە ڕاهبەرانی کۆمونیستی کارگەری ئێران و حیزبی کۆمونیستی ئێران داوەتمان کردەوە کە میزگردێکمان هەبێ کە دەو ڕابطەیەدا تەوزیحاتێکی زیاترمان بۆ بدەن. میوانانی بەڕێزی ئێمە ئەوڕۆ حەسەنی ڕەحمانپەنا لەلایەن کۆمەڵەوە و نیسان نۆدینیان دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی کۆمونیستی کرێکاری ئێران دەگەڵمانن. وڕای بەخێراتنی هەردووک ئێوە بۆ ئەو بەرنامەیە سپاسان دەکەم کە داوەتی ئێمەتان قبول کرد و شرکەتتان کرد لەو بەرنامەیەدا. بۆ بەخێراتنتان دەکەم بۆ بەرنامە. منی سڵام هەیە بۆ ئێوە هاوڕێ مینا، هاوڕێ نیسان، هەروەها بینەران و بیسەرانی ئیسکرا. منی سڵام هەیە بۆ هاوڕێ حەسەنی ڕەحمانپەنا، هاوڕێ مینا، هاوڕێ نگار، بینەرانی خۆشەویستی و بەرنامە. بۆ زۆر سپاسی کاک حەسەنەکەم کە جوابی مثبەتی داوە بۆ بەشداری لەم بەرنامە. بەڵێ سوالی ئەوەڵم ئەوەیە لە دەمێت تۆزیحەوە بدەم کە یعنی لازم نیە تۆزیح بدەم کە ئێعدام قەتڵی عەمدی دەوڵەتیە و شەنیعە و حربەیەکە لە دەست جمهوری ئیسلامی بۆ حیفزی بەقا و قودرەتی خۆی. لە ئێوە داوەتمان کردەوە کە لەبارەی ئیتلایەی مشتەرەکی دوو حیزب و ئەهدافی ئەو ئیتلایەی مشتەرەکە قسان بکەین. پێم خۆشە لە حەسەنی ڕەحمانپەنا پرسم کە جایگای ئیجتیماعی ئەو ئیتلایە ئێوە چۆن تۆزیح دەدەن؟ فەرموون. زۆر سپاس. ئەوەندەی کە بەو ئیتلایە دەگەڕێتەوە طبعاً دوای ئەم مەوجی تازە لە ئەو جنایەتی ئەعدامەکانی جمهوری ئیسلامی ڕاهبەری هەردوو حیزبی کۆمونیستی کرێکاری و حیزبی کۆمونیستی ئێران بەیەکەوە تەماسیان گرت و لە ئیدامێ و هاوکاریانەی کە پێشتریش ئێمە لە عەرسەهای جۆرا و جۆرا بەیەکەوە بوومانە قسە کرا لەسەر ئەوەی کە ئەم ڕەفتارەی جمهوری ئیسلامی لەم دەورەیەدا کە چەرخەی ئەعدام دەوری هەڵگرتووە پێویست دەکات بۆ ئەوەی کە کارێکی هاوبەش بکەین و هەم جامعە ئینتزاری لێمان هەیە، هەم خەڵکی کوردستان و ئێران و هەم لە دەرەوەی وڵاتیش وەکو دوو حیزبی جێکەوتوو خاوەن پێگەی ئیجتیماعی و حەقوا هەیە شتێ بکەین، کارێ بکەین. هەر بۆیەکانێ بە زۆر زوو تەوافقمان کرد لەسەر ئەوەی کە ڕاگەیاندنێک بدەین و ئەم زمنی ئەوەی کە ئەم کردەوە تاوانبارانەیە مەحکوم بکەین، لە هەمان حاڵیشە فەراخان بدەین، داوا بکەین بۆ ئەوەی کە لە بەرابەری ئەم جەنایەتەدا ڕاوەستان و کاری هاوبەش بێتە ئاراوە. تا ئێستا ئەوەندەی کە من ئاگادار بم لە ناوە کۆمەڵێک نەهاد و ناوەندی کرێکاری، ناوەندی غەیرە حکوومەتی لە تێکۆشەرانی خەباتکاری کۆمەڵایەتی وەڵامی مثبەتیان داوەتەوە و ڕاگەیاندنیان داوە وەردژی ئەعدام و هەروەها زۆر خەڵکی دیکەش لە دەرەوەی وڵاتیش کەمپینهایەک قەرارە وەڕێ بکەوێت، حرەکەتهایەک وەڕێ بکەوێت و کارێکی مثبەتە لە بەرابەر ئەو جنایەتەیە کە جمهوری ئیسلامی دەیکات و پێم وابێ حەق وا هەیە و ئەم کەمپینە نابێت تەنیا بە ئەم دوو حیزبی کۆمونیستی کرێکاری و حیزبی کۆمونیستی ئێران مەحدود بێتەوە، بەڵکو پێم وابێ هەردوو لامانە سەرەوە تەوافقمان هەیە کە هەموو لایەنە چەک و کۆمونیست و ئازادی خوازەکانی دیکەیش بەم کەمپینە پەیوەست بن. گرنگەوە نیە کێ دەستی پێ کردووە، کێ ستارتەکەی لێداوە، گرنگەوەیە کە بە نەتیجەیەکی مثبەتی بگەێنین و لە بەرابەر ئەو تاوان و چەرخەی ئەعدام و سەرکوتەی کە جمهوری ئیسلامی طبعاً بە هەلومەرجی سیاسی ئەوڕۆ کە مەربوط دەبێتەوە و ڕێخستووە کۆدەنگیەک دروست بێت، هاودەنگیەک دروست بێت
و لە بەرابەریدا بتوانین ناڕزایەتێکی جەماوەری و ڕێبخین نەجاتدانی گیانی هەر تاکە ئینسانێک لەو جەنایەتانەی جەمهوری ئیسلامیدا سەرکەوتنە بۆ بزوتنەوەی ژیان ئازادی و ئەو پەیوەندی بە هیچ حیزب و لایەنێکەوە بە باوەڕی من نابێت، بەڵکو پەیوەندی بە هەمومانەوە دەبێت و ئەوە سەرکەوتنێکی گشتی دەبێت خزمەتەکە بە بزوتنەوەکەمان. بەڵا زۆر سپاس. دقیقاً وایە نیسان نۆدینیان ئێوە لەبارەی و ئیتلائیە بە ئەحزاب فەراخانتان داوە کە دەتوانن زۆرتر لەوبارەیەدا قسە بکەن، فەرموون. خب زمنی تاییدی تەواوی ئەو قسانە کە هاوڕێ حەسەن ڕەحمانپەناه لەسەر ئەهمیەتی بەیانیەکە دای و پرۆسەیەوە وجودی بوو کامەڵەن دروستە. یەکی لەو ئەهدافە کە کاک حەسەنیش لە بەشی ئاخری قسەکانیا ئیشارەی پێدا مهمەوە نییە کە مەسەڵەن ئێمە ئەتلایەکی هاوبەشمانداوە لەم سەدحا بمێنێتەوە، بەڵکو مهم ئەوەیە کە ئەم ئیتلایە بێتە مایەی تەشویق و هاتنەبەرەوەی تعدادێکی زۆرتر لە ئەحزابی چاپ، ئەحزابێک کە مەربوطن بە ئینقلابی ژن ژیان ئازادی، ئەحزابێکە لە ئێرانە ئۆپۆزیسیۆنن مخالفی جمهوری ئیسلامین لە هەر تەیفێکی جۆرا و جۆرە ئەیانەوێ ئەم حکوومەتی جمهوری ئیسلامی سەرنگون بێ و لە عینی حاڵە ئەو متالبە هاوبەشە کە لە بینی تەواوی ئەحزابی ئۆپۆزیسیۆنی سیاسی و سەرنگونی تەڵب لە ئێرانە هەیە عەلەیهی ئەعدام ڕاوەستانە، ئەمانش بێن لە ئەحزابەوە بگرە سازمانها، فعالینی سیاسی، نەهادها و تەواوی ئەو کەسانەی وە مخالف و دژ بە ئەعدامن پەیوەست بن و بە هەر شکلێکی ممکن ئەتلایە هاوبەشە، بەیانێ هاوبەشە، ئیقداماتێکی هاوبەشە ئەمە زۆرتر بێ و ئێمە بتوانین لە ماوەیەکی معەنە ئەم ئیقداماتە تەبدیل بکەین بە هێزێکی کۆمەڵایەتی لە جامعە، بەتایبەت لە جامعەی ئێرانە لە کوردستانە بە هەر شێوەیەک توان و قدرتمان بێت و جمهوری ئیسلامی ئەحساس کە فشارێکی کۆمەڵایەتی جدی لەلایەن جامعە و دش بە ئەو هەست بە ئەعدامەکان متوقف ببن و بەری پێ بگیرێت. هەر ئەلعان لیستی تعدادی لە کەسانێکە هان لە لیستی ناوی تعدادێکە هان لە لیستی ئەعدامەکانە لە مجاهد کورکورە بگرێت تا ڕەزا ڕەسایی بە چەندین نەفەری تر لە زندانەهای کوردستانە، لە سەتری سەراسەری ئێرانە، لە قزل حەسارە، لە ئەوینە، لە ئورومیە و لە جێگەرترا هەیە. و ئەگەر ئەم کەمپەینە بەم شکڵاوە تەوەقعاتی ئێمەیە بەتایبەت ئەحزاب و نەهادهای جۆرا و جۆر پێیوەست بن و هاودەنگ ئەم زەختی ئێمە تەبدیل بێ بە فشار و نیرویەکی کۆمەڵایەتی لە جامعە دژ بە ئەعدام، بە نەزەر من تاسیرەوە توانین بێسا بەرابەر بەم ئەقداماتە جنایەتکار و تەبەهکارانەی جمهوری ئیسلامی ڕاوەستین و بە نەزەر من جایگام بەیانیە کە خودی ئستارتی بەیانیەکەوە ئەقدامێک ئەم دوو حزبە زۆر مەسئولانە کردیان، زۆر مهمەوە لە نابێت لەم سەدحا بمێنێتەوە فەراخانی ئێمە بە تەواوی ئەو نەهاد و ئەحزابە چە لە دەرەوەی ئێران چە داخلی ئێران ئەوەیە کە ئەم کارە بکەن بە بەیانیە کە کاک حەسەنیش ئیشارەی پێداین دە نەهاد و تەشەکولهای جۆرا و جۆر دژ بە ئەعدام بڵاو بووەسەوە. بە نەزەری من ئەهمیەتێکی زۆر مهمی هەیە لە ئیدامەی ئەم کەمپین و کارزارانە و ئێستا وجودی هەیە. بەڵێ ئەسڵدا سوالی بعدی منت جواب داوە ئەوی ژەوە بوو کە دەمەویست بڵام دەو شەرایەتدا ئیقداماتی ئیجتیماعی بۆ متەوەقفکردنەوەی ئەعدامەکان کە ئیشارەتان پێ بکرد. من فقط تۆزیح بدەم لە ئیدامەی ئەوە ئەگەر نەوبەی منە، بەڵام بە نەزەر من یەک نوکتەیەکی تر وە وجودی هەیە ئەو ئیقداماتە ئیجتیماعیە کۆمەڵایەتیە لە جامعە ئەو ڕۆژ شکڵی معەنتر و تەعەین یافتەتر بەخۆی بگرێ، ئەوەیە کە ئەو شاهدی تەجەمعاتێکی زۆرین لەناو کارگەرانە، دانیشتووەکانە، بەتایبەت بازنشەستەکانە بە هەر دەرەجەی بنەر و شعاری نەبە ئەعدام بڕواتە ناو ئەم ئێترازاتە کە شتێکی واقعاً عادیە، وەکو ئازادی زندانیانی سیاسی، ئازادی کارگەران، ئازادی معلمان ئەوڕۆ لە ناو شعارەکانە وجودی هەیە. شعاری دژ بە ئەعدام نا بە ئەعدام ئەعدام مەکەن بڕواتە ناو تەجەمعات، بەتایبەت ئەوڕۆ کە تەجەمعاتی بازنشەستەکان زۆر
بێستا بە گەرمیە و موردی ئستقبال قرارەگرێەوە هان لە شەقامەکانە ئێترازەکەن ئەم شعارە ببێ بە شعاری تەواوی مردمی ئێران لە هەموو جێگێک و لە ئێترازاتە یەکی لەو ئەقدامە موەسرانەیە کە تەسیری هەیە. بەڵێ مەمنون. پێم خۆشە بۆ ئەو پرسیارم لە حەسەنی ڕەحمان پەنایە کە ئایا جامعە زەرفیەتی ئیقداماتێک وەکو اعتصابی عمومی و تەجەمعاتی گەورە و بەربەرینی هەیە؟ ئێوە پێتان وایە؟ بەڵێ من پێم وابێ ئەو جامعەی ئێران ڕۆژانە بەڕاستی دەکوڵێ ئەوەی هاوڕێنەسانێکی شارەی پێکرد ئەو ئەترازاتانەی کە هەیە وێستە لە کرێکارانی فولاد لە بەشەکانی تری بزوتنەوەی کرێکاری ژنان ڕۆژانە لەسەر شەقامەکانان ئێوە تمەشای میترۆکان بکەن تمەشای ناڕەزایەتیانەی بکەن کە دەرگیرە بن ڕۆژانە لەگەڵ مەئموران و بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی یان لەرە دروشمی ژن ژیان ئازادی ژن لە شەقامایە کرێکار لە شەقامایە بازنشستە و خەڵکی ماڵخورا و ئەمانە ڕۆژانە لە شەقامدان بەڵام کێشەکە چییە؟ کێشەکە لە ڕاستیدا ئەوەیە کە ئەبزارێک ئامرازێک کە ڕێکخراوە سازمانە تەشکیلاتە کە ببێ ئەم هەموو دەنگە ناڕازیانە کۆکاتەوە بەداخەوە ئێستا ئەوە نییە. ئەینا زەمینەکە هەیە هێزە مادیەکە هەیە بەڵام ئەو نیروەی کە دەبێ ئەو خەڵکە کۆبکاتەوەی تەشکیلاتە ئێستا ئەو تەشکیلاتە دروست نەبووە. ئەحزابن کە بەداخەوە پەراکەندە و جیاوازی زۆرە لە ناوخۆی وڵاتە ئێستا کوونی ئێمە ئەو وەسیلەیەمان نییە کە ئەوە کۆبکاتەوە. ئەینا هێزە مادیەکەی بەڕاستی بە معنای واقعیەکەی هەیە ڕۆژانە لە خیابانایە. ئەم جووی بارانە بەێستا یەکی نەگرتوێتەوە. ئینا ئێوە تەسەوری ئەوە بکەن کار ناڕزایەتی ژنان لەگەڵ ناڕزایەتی معلیمان لەگەڵ ناڕزایەتی کرێکاران بازنشستەکان ئەمانە یەک بگرنەوە فەراخان بڵن فلان ڕۆژ مەسەلەن ڕۆژی دووشەمە سێشەمە هەر ڕۆژێک کە خۆیان پیان باشە ئێمە ئەو کەمپەینەی کە دژ بە ئەدام ڕاگەیەنراوە یەک ڕۆژ ناڕزایەتی دژی ئەدام لە هەموو ئێران ڕاگەین. ئایا جواب ناداتەوە؟ بە باوەڕی من جواب بداتەوە. بۆچی؟ بۆ ئەوەی کە ئەمڕۆ کە ئیعدام لە واقعدا حربەیەکی سیاسیە تەنها مەسەلەش زیندانیانی سیاسی و بەجێگای خۆی کە دەزانین ئەوە قەتڵێکی جنایەتکارانەی زۆر بێڕەحمانەی حکوومەتیە تەنانەت ئیعدامی کەسانێک لەسەر مەوادی مخەدر لەسەر قەتڵ هەمووی ئەوانەش ڕەنگ و بۆی سیاسی هەیە هەمووی ئەوانەی جمهوری ئیسلامی بۆ ئەمرازی سیاسی بەکاریە بە وەختێ بۆ تۆقاندنی جامعەیە وەختێ بۆ پێکێنانی ترس و خۆف و وەحشەتە ئەوە هەدفێکی سیاسیە. ئەینا هەرو کەسانەی کە بەناوی مەوادی مخەدر و ئەوانە ئەی سەرچاوی مەوادی مخەدرەکەی چێیە؟ ئەی باندە ئەسڵیەکانی فرۆشی مەوادی مخەدر چێیە؟ ئەی ئەو کەسانی کە دەبن بە هۆکار قەتڵ لەو جامعەیە ڕەواز پەیدا دەکا وەختێ خەڵکە لەواسن بە لە مەیدانی شارەکانە و جوانێک تەشویقەکەن بۆ ئەو جنایەتە لە بەرچاوی ئەنجامەدەن تەشویق دەبێ بە کارێکی ئاوا دژی ئینسانی چێ بەرپرسی ئەوانەیە؟ خب حکوومەت بەرپرسیان بووی ئەوانەیە. بۆ یەکانی هەر کەسێک لە جێگای خۆی وەگەر احساس بکات ئەم تاوانە سبحینە لە منداڵەکەی ئەو لە خانەوادەکەی ئەو لە دەوروبەرەکەی لە هاوسەکەی لە فامیلەکەی ڕوئەدا دەبێ بێنە ئەو مەیدانەوە و دژی ئەم جنایەتە ڕابۆستین. بۆ یەکانی بە باوەڕی من بڵێ زەمینەکەی هەیە بەتایبەت لە دڵی ئەو ناڕزایەتی عمومیش کە ئەمڕۆ کە کۆمەلگای ئێرانی داگرتووە بەڵام بەداخەوە ئامرازەکەی نییە ئەو هەنگاوە هاوبەشەی کە حزبی کۆمونیستی ئێران و حزبی کۆمونیستی کرێکاری هەڵیان گرت لە واقعدا وەڵامدانەوە بە پێکێنانی ئەو ئامرازەیە. جا ئەو ئامرازە پێویست ناکە ئیلزامەن تەشکیلاتی ئەم دوو لایە نەبێ فعالین ئەم دوو حزب توانن تێدا فعال بن بەڵام دەتوانن بە ناوی حزبەوە نەبێ بە ناوی کۆمەلگای مەدەنیەوە بێ بە ناوی بزوتنەوەی ئیجتیماعیەوە بێ بە ناوی ناڕزایەتیای کرێکاری ژنان هەرچی بێ ئەو دوانزە ڕێکخراوە ئەوان فراخانەکەی بدەن بە تاکید دەبێ هەموو مامچینە پشتی دیفاعی لێ بکەین و ئەو زەمینە ئەو کە هەیە ئامرازەکەیش بۆ ئەنجامدانی ئەو حرەکەتەیە دروست دەبێت. پرسیاری ئاخرم ئەوەیە نیسان نۆدینان لەو ڕۆژانەدا تعدادێک لە فعالینی سیاسی و نەهاد و کارزاری یەک هەفتەی ئەلێهی ئیعدامان ئیعلام کردەوە. ئێوەش ئیشارەشتان پێکرد هەردووکی ئێوە لە جامعەدا کە جنب و جۆش هەیە و ئەو کارزارە ئێلام کراوە بەڵام پێم خۆش بۆ ئەهەمیەتی ئەو ئیقداماتە بڵێن چه ئەهەمیەتێکی هەیە؟ تا ئەو جێگە من ئاگادار بم هاوڕێ حەسەنیش ئاگادارە خەریکن فعالینی نەهادهای دژ بە ئێدام فعالینی
کارگەری لە دەرەوە و لە ناوەوە تەدارکی ئەوە بینن کە کارزارێک یەک هەفتەیی دژ بە ئێدام ئێلان بکرێت کە ئەو جوابەیە کە لێرە باسی کرا کە ئیتر ئەمە لە حیسەی فقط دوو حزبانیە بەڵکو ئیقدامێکی کۆمەڵایەتیە ئیقدامێکە کە نەهادەکان شخصیەتەکان فعالینی سیاسی ئەحزابی سیاسی ئەتوانن بە شکلێکی بەربڵاو تەسیریان تیا بێت و چاومان لەوە نەبێ کە ئێدام فقط بەحسی زندانیانی سیاسیە بەڵکو وەک باسکرا هەر ئێدامێک بە هەر دەلیلێک ئیقدامێکی سیاسیە دژ بە جامعەی ئێران ئەبێ ئەومانە چاو لێ ببێت دەرنەتیجە ئەم کارزارە قەرارە یەک هەفتە عەلەیهی ئێدام ببێت کە هەر لەم شاری خۆتانە لە وانکۆرۆ دەستی پێکردووە و فعالینی جۆرا و جۆری ئەحزابی سیاسی و نەهادەکان شروعیان کردووەوە ئەم دامنەی ئەمە تەبدیل بووە بە بێستا کارێکە لە سەرحی سەراسەری ئوروپا کانادا و جێگەرترە ئەنجام بدرێت بە خۆشیەوە موردی ئستیقبال قەراری گرتووە و ئەمە لە 13 ژانویە و تا 20 ژانویە ئەبێتە کارزارێک دژ بە ئێدام کە ئیقداماتێکی جۆرا و جۆریە لە تەجەمع لە ئیقداماتی ڕاهپەیمایی لە سوزاندنی تەنابی دار بە تەواوی ئیقداماتە لەبەر سەفارەتخانەکان و نەهادهای ڕژیمی تەبەهکاری ئیسلامیە ئەنجام ئەدرێت و لە ئێرانە و لە داخڵا بە هەر دەرەجێ ئەم هەمگراییە تبدیل بێ بە شتێکی فراگیر لە ناو کولی جامعی ئێرانە لە ناو ئەحزابە لە ناو نەهادهای جۆرا و جۆرا تەلاشەکەین تبدیلیکەین کە هەروە کاک حەسەنی شارێ پێکرد بە ڕۆژێکی معەیەن بۆ تعتیێڵی کار بۆ ئیقدامێکی مشتەرک بۆ ئێعتساب بە هەر جۆرێک بتوانین زۆرمان پێ بشکێ مهم ئەوەیە بە نەزەری من لە دەرەجەی ئەوەڵا ئەحزابی سیاسی دەخاڵەتکەن بێن و بەم کارزار یەک هەفتە تش بە ئێدامە پەیوەست بن و هەمگرایی و ئەقداماتی کامەڵەن فراگیر لە سەتحی جامعە لە دەرەوە و لە ناوە ئەنجام بدرێت کە من پێم وایە ئەمە ئەو پتانسیەلە وجودی هەیە چون هەر ئێستا ئێمە توانین تواشا بکەین خانەوادەهای دادخا خانەوادەهای جانباختەکان یەکێ لەو تەجاربەوە لە ئینقلابی ژینا ئێمە بەدەستمان هێناوە ئەو تەجاربەوە لە دۆرەی ئینقلابی ژن ژیان ئازادیە بە تەجەمعات لە کوردستانە فکرکەم سێ ئێعتسابی زۆر مهم کامەڵەن کلاسیکی پڕقودرەت هەر لە ئینقلابی ژن ژیان ئازادی ئەنجامدرا کە زۆر تەئسیر بوو ئێعتساباتێکی ئێعترازی بەرابەر بە حکوومەتی ئیسلامی ئێمە شاهد بووین بۆ ئێعدامی ڕامین حسین پەنایی و زانیار و لوقمان ئێعتسابێکی زۆر قودرەتمەند لە شار بڵێم لە نزیک 20 شاری کوردستانە لە شماڵی کوردستان بگە تا جنوبیترین نقطە ئەنجامی درا و مردم ئەم تەجاربیانەیە لە ئینقلابی ژیناوە باسم کرد ئێعتسابات کەم نەبوون کە سێ دانەی زۆر بەرجەستە و قودرەتمەند بوون ئەبێ ئەم گفتمانە ئەم بۆ چوونە بخەینە ڕێگە ئەبێ شرایەتێکی زۆر فراگیر و هەمە جانبە بە وجود بێرین جامعە متەوەجه بێ کە ئەبێ ئەقدامێکی ئێعترازی بکە کە یەکی لەوانە داخڵا ممکنە مەسەن تەبدیل بێ ئێعترازاتێکی نمادین یا ئاعتساب یا هەر شتێکی لە خارج کشوەرە ڕاهپەیمایەوە بەشداری تەواوی فعالینە و ئەحزابە و مردمی سەرنگونی تەڵەبە لە خارجە لە کشوەرگەری جۆرا و جۆرا بە قودرەتمەندێکی زۆرە بتوانین بێسا یەک هەفتە دژ بە ئێدامە ببینە بەرەوە بە نەزەری من ئەتوانێت جوابێ زەمینەهای وجودی هەیە لە ناو نەهادەکان مەشغەڵەیان مەسەلەی دژ بە ئێدامە و فکرەکەمە شرایەتێکی مناسبە ئێمە خیزشی ژن ژیان ئازادیمان تەجروبە کردووە کە بەنسبەتی حتا ئەو ئێعتساباتە بۆ ڕامین و زانیار و لوقمان کرا شرایەتی سیاسیەکە با تەجروبەترە مردم با تەجروبەترن فعالینی سیاسی با تەجروبەترن لە تەواویەوانە کردێ کەڵگوەر بگرین و بتوانین ئیقدامێکی هاوبەشی فراگیری ئەحزابە پێکەوە ئەنجام بدەین دژ بە ئێعدامەکە. زۆر سپاستان دەکەم. من سوالێکی دیکەم نەماوە ئەگەر حەسەنی ڕەحمان پەنا لێرەدا شتێکە کە من ئیشارەم پێ نەکردو پێت خۆشە باسی بکەی فەرموو. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. من تەنها ئەوەندە دەڵێم با تۆجبۆی کە بەرنامەکەی ئێمە بە زمانی کوردیە داوای من لە هەموو هەڵسوڕاوان تێکۆشەران خەباتکارانی سیاسی لە کوردستان ئەوەیە کە
یەکێ لە خاڵە بەهێزەکانی بزوتنەوەی شۆڕەژێڕانەی کوردستان هاوپەیمانی و هاوخەباتی لەگەڵ دەرەوەی کوردستان بووە. ئەم خاڵە زۆر گرنگە بۆ ئێستەی خەباتمان بۆ دوا ڕۆژمان بۆ بەدەستێنانی هەر داوخوازێک خەباتی سیاسی، چینایەتی، ڕەفعی مەسئلەی نەتەوەیی، مەسئلەی بەرابەری جنسیەتی، هەمووی ئەوانە بۆ یەکانێ نابێت خۆمان قەتیس بکەینەوە لە کوردستانە، بەڵکو هەرچی زیاتر ئەو پەیوەندیە دەبێت لەگەڵ سەرتاسەری ئێرانە بەرقەرار بێت و ئەم فراخان تەنیا بۆ کوردستان نییە کام دوو حیزبە داویانە یا ئەو نەهادوو ناوەندانەی تر کە داوایان کردووە، بەڵکو فراخانێکی سەرتاسەریە هەم لە کولی کوردستان ئێران و کوردستانە هەم لە دەرەوەی خارجی وڵاتیشە لە ئوروپا، لە کەنەدا، ئەمریکا، شوێنەکانی دیکە. بۆیە پێم وابێ هەر کەسێ بە ئەرکی خۆی بزانێت و هەمومان بەشدارین لەو موسیبەتەی کە جەمهوری ئیسلامی بەسەر ئەو کۆمەڵگای دەهێنێت و حەول بدەین ئەو دروشمی نابۆ ئیعدام وەکو ئازادی زیندانیانی سیاسی ببێ بە دروشمی هەر کۆڕ و کۆمەڵێک و حەقوا هەیە ئەوە فەراگیر ببێ، ئیجتماعی ببێت، جەماوەری ببێتەوە و ئەرکی سەرشانی هەموو تێکۆشەرێکی سیاسیە خارج لە هەر گرایشی و فکریەکی کە هەیەی، هەر تعلقێکی حزبی کە هەیەی، پاشەکشێکردن بە کۆماری ئیسلامی لەم عەرسەیەدا بەدەستێنانی دەستکەوتێکی گەورەیە بۆ بزوتنەوەی ژیان ئازادی. زۆر سپاس. زۆر سپاستان دەکەم کە لە هەردووکتان کە داوەتی ئێمەتان قبول کرد و شیرکەتتان کرد. مەمنونم کە شیرکەتتان کردیسانش لەو بەرنامەیەدا. سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز، هەر وەک میوانە بەڕێزەکانمان ئیشارەیان پێکرد، مەسەلەی ئێعدام و پاشەکشە پێکردنی جمهوری ئیسلامی وەزیفەی هەمومانە، خارج و داخلیشمان نییە. لە خارج لە کشوەرەوە هەر وەک میوانانی ئێمە ئیشارەیان پێکرد کارزارێکی زۆر بەربڵاو ئێعلام دەکرێت لە تەواوی دنیاە و هەروەها هیوادارم هەر ئەو ئێعترازانە هاوکار لەگەڵ داخل بەرینە پێشێ و حتا ئەگەر بتوانین گیانی یەک نەفەریش حفظ بکەین ئەرزشی هەیە و هەروەها ئەوە بەمە نیشان دەدا کە ئێمە وەختێک متحید بین و سەراسەری ئیقدام بکەین زۆر قودرەتمەندین و دەتوانین پاشاکشەی پێ بکەین لە وەهلێ ئەوەڵدا و تا سەرنگونی بە ئیتحادی سەراسەری خۆمان بچینە پێشەوە. بینەرانی بەڕێز، دێرەدا بەرنامەکەمان دوایی پێدێ تا بەرنامەیەکی دیکە کە با خزمەتان دەگەینەوە. فعلەن ماڵاواییتان لێ دەکەم و کات و ساتێکی خۆشتان بۆ ئارزوو دەکەم.